ئێوارەتان باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد ئەم ساڵ 100 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ کە لە وڵاتی کوردستان پارچە پارچەکرا تێپەڕی بەم بۆنێوە لە باشووری کوردستان لە زانکۆکان سمینار و کۆنفرانس بەسرا و هەروەها لەلایەن میدیای حیزبیەوە پرۆپاگەندەیەکی زۆر لەو بارەیەوە کرا. ئەوەی کەمتر باسی کرا کارتێکەری 100 ساڵەی سایکس-پیکۆ لەسەر مێشک و هزر و کەسایەتی مرۆڤی کورد بوو. ئەوەی لە پەنای سایکس-پیکۆی گەورەدا باسی نەکرا سایکس-پیکۆ بچکۆڵەکانی وەک سێماڵکا و دێگەڵە بوو. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ باس و شیتەڵکردنی ئەو دیوی سایکس-پیکۆ دیوە باس نەکرا و شاراوەکانی سایکس-پیکۆ تەرخان دەکەین بۆ ئەمە بەستەش بەڕێز کاکەندرێن شاعیر و ڕخنەگر و هەروەها مامۆستای زانکۆ لە سۆران لە باشووری کوردستان ئێستا لە ئستودیۆ حازرێ. کاکەندرێن بەخێر بێ. سپاس. کاکەندرێن کاتێک باسی سنوور دەکرێت زانین سایکس-پیکۆ ئەو ڕێکەوتنامەیە کە سنووری بەسەر کوردستاندا کێشرا. کاتێک باسی سنوور دەکرێت باسی دوو جۆر سنوور دەکرێت بە تایبەتی لە بواری کۆمەڵاسیدا سنوورێکی فیزیکی و سنوورێکی کولتوری یان بڵین معنەوی. سنووری فیزیکی کارتەکەرێکی زۆر لەسەر خەڵکیدا دەنێت و سنوورێکی معنەوی دروست دەکات. ئێوە ئەگەر وەکو دەستپێکێک ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ و سنوورە فیزیکیەکان لە کوردستاندا سنووری ئێران، عێراق، تورکیا، سووریا چه کاریگەریەکی لەسەر کەسایەتی مرۆڤی کورد داناوە وەک لە پێشدا گەر وتم سنووری فیزیکەکان فەرموون. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە. هەڵبەتە ئێوە دەزانن ینی کاریگەری سنووری فیزیکی کاتی دەوێت بۆ ئەوەی بتوانین بتە کاریگەری سنووری معنەوی. دیارە سایکس-پیکۆ کە وەک دەڵێن 100 ساڵ تێپەڕووە ئەو لەو 100 ساڵەدا توانیوێتی تیتر یانی ئەمە تیتر هەرتەنیا سنووری فیزیکی نابینین ینی جەستەی واتەدا بەشکاریەکانی سنووری بینی ئەو چوار پارچەی کوردستان بەڵکو ئەوەی کە ئێستا زۆی جێی سەرنجە و پێویستە قسەی لەسەر بکرێت کە کەم دەکرێت ڕاستیەکەی سنووری معنەویە یان کللتوریە یان ناوە چییە؟ ئەخلاقیە ئێتیکیە بە جۆرەی دیکە کللتوریە بەگشتی کە ئێوە دەزان یانی ئەوەش بەرەنجامی ئەو پرۆسێسە گشتی و تەواو بەرنامە بۆ داڕێژراوەیە کە کۆلۆنیالیزمی ئەوروپایی و دیاریکردنیش بریتانی و فەڕەنسی لەو ناوچەیە ئەو کاتیەوەکانی تریش بەشدارن بەڵام ئەو دووە کە لەو ناوچەی ئێمەدا ینی لە عێراق بە تایبەتی و لە تورکیا و سووریا و ئێران و هەتا دوایی ئەوانە لە وەکو بڵێن بەرهەمی ئەوەی کە پێدێن مۆدێرنیتە و هاوکاتیشوە تازە کۆلۆنیالیزم کە بابن ئەوجی یاخود لە پۆپەی دەپێچێ لە جیهاندا لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە لەوێن دەردا ئەو کار دەکرێەوە دەبێتە بنەمایەک بناغەیەک بۆ دروستکردنی یەکەم جار بە شێوەیەکی زۆر دیاریکرا و تایبەت و داڕێژرا و سیستەماتیکی و عەقلانی بۆ دروستکردنی ئەو سنوورە فیزیکیە ئەمەش بەبێ ئەوەی کە کۆمەلگاکانی ئەو ناوچێ بە تایبەتیش بە دیاریکردنی کوردیش لەوەی ئەو کاتیش و ئێستا زۆر لێی وریابێ بۆ داهاتوو ئەو دابشکردنی سنوورە با بڵین کللتوریە یان جەستەی یان داخلی یان ئەخلاقیە کە بەرەنجامی ئەو دەست پێکەی بوو کە دابشکردنی ئەو چەند پارچەی کوردستان و دروستکردنی ئەو سنووریان ئەو واقعی کە ئێستا ئەمە تێیدا دەژین زۆر ئاسانیش قبوڵمان کردووە و دوجاری توان دێنەوە سەرێک کە چۆن ئەو پرۆسەیە گوتم لایەن کۆلۆنیالیزمی ئەوروپی و دیاریکردنی بەریتانی و فەڕەنسی کە چۆن ئەو پرۆسەیە بەبێ ئاگای لە لای وانەوە بڵێن بێ ئاگای لە ناوچەکە لە نەتەوەکانی ئەو ناوچێ و بە تایبەتیش کوردیش کە چۆن بووتە پرۆسەیەکی کللتوری یان دوای پۆست کۆلۆنیالیستی دەتوانین بڵێن دوای سایکس-پیکۆ. باشە سنوورانە کاکەندرێن ئەم سنوورانە وەکو سنووری فیزیکی بڵێن وڵاتی تورکیا وڵاتی سووریا وڵاتی عێراق وڵاتی ئێران لەناو ئەم چوارچێوە سنووری فیزیکیەدا مرۆڤی کورد هەیە. لە دابشکرد لەم دابشکردندا دەزانین کە نەتەنیا کورد وەکو گەلێک تەنانەت هۆز و عەشیرەت ماڵبات دابشکراوە بەڵام ئەمانە کاتێ دەکەونە ناو سنووری وڵاتێکی ترەوە بە کولتورێکی دیکەوە ئەمە ئەم سنوورەی کە ئێمە باسی دەکەین سنووری معنەوی بۆ خۆی دروست دەکات یانە بە شێوەیە کارتێکەری بڵێن
کارتێکەریەکە لە سووریادا لەسەر کورد هەیە، کارتێکەریەکە لە تورکیادا لەسەر کورد کراوە، کارتێکەریەکە بە هەمان شێوە لە عێراق و لە ئێراندا. دەزانین کە بە شێوازێک کارتێکەری چوار دەوڵەت بە ئەلبەتە لە بڵێ نەگەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستانە بەرچاو بگەین کارتێکەری بڵێن کولتوری عەرەب، بەڵام بە دوو تێڕوانینی جیاوازەوە لە ئێراندا کارتێکەری کولتوری ئێرانی، لە تورکیادا کارتێکەری کولتوری تورکی. ئەمە بۆ خۆی سنوورگەلێکی دیکەی معنەوی دروست کردووە. تۆ پێت وایە ئاستی ئەم سنوورانە یان ئەم سنوورانە کە دروست بوون لە بیرکردنەوەی کووردا ئەمانە تا چەندەیە لە کاتێکدا کە ئێمە خۆمان وەکو گەلێکی یەکدەسە بینین، خۆمان وەکو نەتەوەیەکە بینین، بەڵام هاوکات بێ ئەوەی کە بە خۆمان بزانین لە قسەکردندا ئاخافتن لە کار و کردەوە و ڕۆژانەی ئێمەدا کارتێکەری ئەم سنوورە معنەویانە لەسەر ئێمە هەیە. ڕاستە ئەو باسە گوتمانیم پێم خۆشە ئەگەر بکرێ هەندێک پێشینەی هەیە یان پشتینەی هەیە زیاتر کە بەوەی دەمەوێت بڵێم کە ڕاستیەکە ینی هەرچەندە نازانمیانی چەند گوترایە و نەگوترایە، ڕاستیەکەی خۆ دەزانانی ئەوە کوردستان قەت یەکگرتو نەبووە، یعنی شتێکمانەوە بە ناوی کوردستانی ئەوها ئێمە وا پێمان وایە لە ساکسپیکۆوە واتە 1922 ئێستا لە 100 ساڵ ئێمەوە ساکسپیکۆ وای کرد کە کوردستان دابەش بکرێ، کەواتە ینی دەمێ بڵێم ئەوەی تۆ باسی دەکەی ئەو کاریگەری کللتوری ئەوەکانی دیکە ینی لەو چوارچێوی کە کورتێدا ژیاوە هەمیشە لەسەر کورددا هەبووە، هەمیشەش کوردی ئاراستە کردووە، هەمیشە بەرەبەرە کەڵەکە بووە لە ناو یادەوەری و لە ناو ئەخلاق و کللتوری کوردیدا. بەڵام ئەوەی کە دەمێ ئێستا دێمە سەری ئەگەر تۆ فرسەتم دەمەوێت بڵێم کوردستان بە شێوەیەکی فیزیکی و هاوکاتیش معنەوی ئەخلاقی کولتوری لە شەڕی چاڵدێرانەوە دابەش دەبی، وانی بە واتاش دیکە لەوەی کاتی لە بینی سەفەوی و لە بینی عوسمانی کاتێک بێ بە دوو کاتێ بە دوو پارتیانی واتە ئەو بەشە دەبێتە بەسەر بە ئەو کاتی وەکو ئێستانە ئەو جوغرافیە فیزیکیەکە ئێستامە دەیبینین، بەڵام کە دەکەوێتە بەشێکی کە بەهۆی لەژێر کاریگەری یاخود دەسەڵاتی ئیمپراتۆرەتی سەفەوی واتە ئێرانی هاوکاتی ئیمپراتۆرەتی عوسمانی لەوێن دەردا ئەوگەر تەمەشا بکەین بەراوردی کە لەوەی وەکو جێی سەرنجە، ینی بۆ ئەوە تۆ باسی دەکەی ئەو مەسەلا کاریگەری کللتوری ئەو نەتەوانە کە بەبێ ئاگایی کوردی چۆن لەسەر کورددا کاریگەریە تاکە کەسێک زۆر ئێتیچیانە زۆر داهێنەرانە کە توانیتی دەرک بەو ڕاستلەکاندا یاخود بەو برینە گەورە بەو دابڕانە گەورە فیزیکیە با بڵێن فیزیکی و هاکاتیش معنەویە بکاتن کە ئەحمەدی خانیە. ئەگەر تەمەشا بکە ینی لە ئێستاوەژڕا پاش لە مەموزیندا ئەحمەدی خانی چۆن ینی ئەو ڕووداوە ئەو دابەشکاری کوردستان کە دەبێتە گرەیەکی گەورە لە ناو ڕۆحی ئینسانی کوردی کللتوری کوردەوە هەمیشە وەکو مێردەزمەیەک وەکو کابوسێک وەکو تراومایە گاتە برینێکی ڕۆحی لەو کاتیەوە ئەحمەدی خانی کە ئەو کاتی هەماژ دەزان ینی ئەحمەدی خانی لە سەدەی عەفدا ئەو داستانەی نووسیا لەوێ وا زۆر چاک ئەگەر لە مەموزیندا تەمەشا دەکەیت دەبینی ئەو مەحاڵی بوونە ئەو کاریگەریە ئەو عەسرەتە ئەو برینە گەورە دابڕانە فیزیکی و کللتوریەی کە لە ناو جەستەی کووردا دروست دەبێ ئەحمەدی خانی لە مەموزیندا بەرجەستەی دەکاتەوە کە ڕاستیەکەی نازانمەوە چەند کەس ئەوانی پێشم زۆر جێی سەرنج و پرسیار و ڕاستکە تێڕامانە کە هەتا ئێستا پێم وانییە ینی لێکۆڵەری کوردی بە ئەکادیمیا و بە نووسەرەوە بگرا توانی بیتی ئەو بابن ئەو ڕووداوە ئەو دابەشکاریە فیزیکیە بابن لەگەر معنەویە کللتوریە لە ڕێگا ئەحمەدی خانیەوە بتوانین دووبارە پەرەی پێ بدەن واتە میراتگیری ئەو تێگەیشتنەوەبی. ئەگەر تەمەشا بکە ئەحمەدی خانی زۆر بە شێوە سیر ئەوە دەستنیشان دەکا و دابڕانە ئەخلاقی با بڵێن فیزیکی و کللتوری هاوکاتیش ئەو حەسرەتەش پێشبینی دەکا کە لە جەستەی کوردیدا دروست دەبێ قەتیش نایەتەوە سەر خۆی جارێکی در هەر ئەو تێگەیشتنە ئەگەتەوە لە مەموزیندا چیرۆکەی تەمەشاوکەی کە ئێمە بوارمان نێ زۆر بچینە سەری کە دەبینین ئەحمەدی خانی زۆر بە شێوەیەکی ڕاستیەکەی داهێنەرانە و بە زۆرێک لە کاتە جۆرێک لە ئەفسانە و جۆرێک لە شعراندنێکی بەڕاستی دانسقا نەکراو لەو کاتیدا ئەنێواتە
ئێمە گە بگەڕێنەوە سەر ئەو پرسیارەی تۆ کە پێوە تێبگەین بزانین ئەو کاریگەریە فیزیکی و کللتوریا و کاتیش ئەو دابشکاریەی کوردی وە بەبێ ئەوەی کورد ئاگەر لێبی کە چۆن کەوتوتە ژێر کاریگەری کللتوری عەرەب و تورک و فارس تا دوایی و ناوچەکانی دیکە دوجارش چۆن ئەوە خۆی بەرهەم دەهێنیتەوە لە دەبێت داستانی مەموزین بخێنینەوە ڕاستیەکەی کە لەوێن دەردا ئەحمەدی خانی ئەو نەخشەیە دەچێشی هاوکاتیش ئەوە ئەو ڕووداوە ئەو مێژووە هەڵدەکۆڵی و چارەشی بۆ دەدۆزیتەوە بە جۆر لە جۆرەکان بەبێ ئەوەی ئەو ڕاستە و خۆ بەرنامەیەک دابڕێژی بۆ لێک گرێدانەوەی ئەو جەستە فیزیکی و کللتوریە ئەگەر تەمەشا بکەین بۆیە ئێستا لە دوای بە تایبەتیش بە دیاریکردن دەبینی ئێوە تەوان پێی ئێمە دەزانیانی دا ئەو نەخشەیە کە ئێستا کە پێی دەگوترێ مێلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کوردستان بەسەر ئەو چار بەشە دەبێت ئەوە لێوە دەتوانین بە شێوەیەکی زۆر گوتمانی لە پرۆژەی مۆدرنیتە و پرۆژەی ئیمپریالیزم و کۆلۆنیالیزمە تا دوای ئەوە جێگیر دەبێت لە دوای ئەوەش کە ڕوودا ناوە بەڵام ئەوە ڕاستیکەی تەمەشا بکەیت کە ئێستا ئێمە دوای ئەگەر بە شێوەی ورد بچینە سەرێ بین ئەو دابشکارە دەبێتە بناغەیەکی زۆر جارێکی دیکە خۆی بەرهەمدەین تۆ لە دوای شەڕی چاڵدێرانەوە لە دوای ئەحمەدی خانی کە ئەوەی ئەحمەدی خانی پێشبینی دەکرد کە بین ئەو کللتورە دابڕانە لە دوای ساکسپیکۆوە کە چۆن دەبێتە چیتر ینی فیزیکی معنای نامینێ ڕاستیەکەی ینی چیتر پێویست بەوە ناکە دەسەڵاتێکی با بڵێن تورکیا یان خود عێراق یان ئێران یان سووریا یاخود ئیمپریالیزم یان مەسەن ڕۆژ ئاوایی وەکو پێشان کۆلۆنیازم بێکار لەسەر ئەو پرۆسە و ئەو عقلێت و ئەو کللتورە و ڕوحێت بکە کە چۆن بتوانێت کورد ڕازی بکە یان مەسەن دەم کورد بکە بەوەی با بڵێن واز لەو دابڕانە معنەوی و کللتوری و فیزیکێ بینێ بەڵکو کورد بۆ خۆی ئەو کارە دەکات ئێستا ئەگەر تۆ تەمەشا بکەیت دەبینی کەسێک بە وریایی سەرنج بداتن لە پەیوەندی جڤاچی پەیوەندی کۆمەڵایەتی ڕوحیەت هەر ئێستا تەمەشا بکەیت دەبینی لە چوار پارچەکانی کوردستانەوە ئەمە ڕاستیەکەی ئەگەر تەمەشا کۆمەڵی ئێتنیک ماوە تەماشا دەکەین ینی کوردیش بۆ خۆی بە تایبەتیش یانی ئەگەر زۆر تەمەشا بکەیەوە کە یەکێکە لە پەرەدۆکسیان هاودژیەکانی مۆڕالی کوردی ئەگەر تەمەشا بکەیت کورد بۆ خۆی ڕاستیەکەی کوردی باشوور کللتور و تێگەیشتن و ڕەفتار و هەتا مەسەلەی زمان و ئەو لەهجانە بۆ خۆی جیا دەکاتەوە ینی مەسەن تۆ ئێستا مەسەن تۆ کەسێکی ئەکادمی نووسەر پێی وایە ڕاستیەکەی ناتوانێت لە هەڵسوک لە ڕووی مەزاج و ڕوحیەت و سەلیقە و شێوەی ڕەفتار و هەڵسوکەوتی باکوور تێبگە یان مەسەن ڕۆژئاوات ڕاست لێرە دەدەینە سەر و پرسیارە کە لە سەدەمین ساڵی سایسپیکۆدا دەزانین لە باشووری کوردستان بە تایبەتی بە شێوەیەکی بەربڵاو سایکسپیکۆ هاتە بەرباس لە زانکۆکاندا سمینارگیرە لە شوێنەکانی دیکەشدا بە هەمان شێوە مێدیا زۆر پرۆپاگەندێکی زۆری کرد بەڵام ئەوەی کە باسی نەکرا یانە بڵێن لە کاتێکدا سایکسپیکۆ بە واقعی یانە بڵێن کورد لە باشووری کوردستان وەکو تۆ دەڵێیت لە ئاکامی کارتێکەری سنووری فیزیکیدا بۆ خۆی جۆرێکی تر سنووری بە دەوری خۆی دەکێشاوە یانە ئەگەر ئەو سنوورە تەنانەت ئەگەر بە خۆشی نەزانێت سنوورێکی بۆ دروست کراوە سنوورێکی معنەوی کولتوری هەیە بەڵام بەرحاڵ ئەوەی کە باسی نەکرات ئەوەیە کە لە هەمان کاتدایانە لە کاتێک باسی سایسپیکۆ دەکرا باسیەوە دەکرێت کە کوردستان وڵاتێکی یەک پارچە بڵێن کوردستان وڵاتێکی یەک پارچە بووەوە لە ڕاستیدا ئاکامی باسەکان یا چڕی باسەکان ئەوە بوو کە کوردستان جارێکی دیکە یەک بگرێتەوە یانە خێر سایکسپیکۆ نەماوە کوردستان دەبێت سەربەخۆ بێت لەو جۆرە باسانەدا بەڵام ئەوەی کە لێرەدا باس نەکرا ئەو سایکسپیکۆانەیە کە ئەمە بۆ خۆمان دروستمان کردوون یان ئەوەی کە تۆ بۆ خۆت لە وتارێکدا ناوت لێ ناوە سایکسپیکۆی ناوەکی یانە سایکسپیکۆیە کە لە دەرەوە هەیە نەخشەی دیاریکراوی تورکیا ئێران عێراق سووریا بەڵام لەناو ئەوەدا ئێمە کورد بە مەنتالیتی خۆمانەوە جۆرێکی تر پیکۆمان دروست کردو یا سنووری دیکەمان دروست کردووە نمونەی زۆر بەرچاویش ئێمە سنووری سێماڵکامان هەیە کە وەکو دەوڵەتێکی دیکە دەمێنێت لە کاتێکدا پارچەیەکی دیکەی کوردستان کە ڕۆژاوای کوردستانەوە پێویستی هەرە بڵێن زەرور و پێویستی بە بڵێن یارمەتی باشووری کوردستان هەیە بەڵام سێماڵکە دەگیرێت سێماڵکە دادەخرێت لایەکی دیکەەوە تەنانەت بینی هەولێر و سلێمانیش
جۆرێک لە باسی دێگەڵە دەکرێت. ئێوە نەبوونی ئەوەی کە کورد بەیان بە خۆدا چوونەوەیەک لە ڕاستیدا ئەو سایکسپیکۆ گەورەیە کە سایکسپیکۆی دیکەی خۆڵقاندووە لەباری کولتوریەوە چۆن شرۆڤاکەن. ئەگەر تەمەشا بکەین وتماننی دوای ئەو دابەشکاریە بە تایبەتی زۆر سیستەماتیک و قانونیە دەستوریە و ئیشکردنی با بڵێن سەرەتا لە ئیمپریالیزمیان کۆلۆنیالیزمی بەریتانی و فەڕەنسی 2000ش چۆن دابەشبوون یا جێگیربوونی کورد بەسەر ئەو نەتەوانەی کە عێراق و تورکیا و سووریا و ئێرانە دەبینیت ئیشیش زۆر دەکرێت لەسەر ئەو کولتورە لەسەر ئەوەی کە چۆن بەرەبەرە ینی چۆن بەخە کورد بۆ خۆی ببێتە ینی بە شێوەیەک ڕابهێنرێ بە شێوەیەک پەروەردە بکرێ عقلێتێکی بە شێوەی بۆ دروست بکرێ کە ئیتر هەمیشە لەو دابڕانەدا بێ. ئەگەر تەماشاکە ئاین وەکو چۆن گوتم ئەو شۆکە یان ئەو ڕاستلەکانەی عەپەسانە خودت تاسانەی کە ئەحمەدی خانی هەیەی لە ئەو دابەشبوونە لە سایکسپیکۆی 1922 بە دواوە دەبینی ئەو تاسانە دیسان دووبارە ڕووداتەوە بەڵام ئەو جارە ئاگایشکە نابێت بۆ شتێکی زۆرتمان زۆر داڕێژرا و سیستەماتیکیە. بۆیە دەبینی ئەو شێوە ئەو پرۆسی ئەو بەردەوامی ئەوەی کە نەبوونی بزنەوەیەکی ڕزگاری خوازی و هاوکاتی بزنەوەیەکی ڕۆشنبیری کە ڕاستیکەی هەڵگری جۆرە ناسیۆنالیزمێک بی لە کوردی کە دوای ئەو هەموو ڕووداوانە بە تایبەتی ئەو قەیرانەی کە ڕوویدا لەو ناوچەیە هاوکاتی دەبینی کە ئەوە دەزانین مەسەر ئەو ڕووداوی کە سایکسپیکۆ ڕوودا دوای توانی ئەو کللتورە وەکو تۆ باسی دەکەی دروست بکاتن لە دوای چی دروست ئەو هەڵتەکانی ئەنی وەرچەرخانە گەورە لە ناوچەیە کە 2000 هۆزانیانی ئیمپریالیزم بۆی لەسەر بەرژەوەندی خۆی ئەو وڵاتانە دابەش دەکاتن دەبێتە هۆی دروستبوونی ئەو بەشانەی ئەو وڵاتانێک کە ئێستا عەرەبی و تورکیوانە دروست دەکرێن. هاوکاتیش ئەو وەک چۆن ینی ڕاستیەکەی تەمەشا بکەین ینی بۆ عەرەب ئەگەر لە ڕوانگەی عەرەبیەوە تەمەشا بکەی بۆ عەرەبیش ئەو هەموو وڵاتی 22 وڵاتی عەرەبی جۆرێکە لە کۆست جۆرێکە لە دابەشکاری کە ئەوان خۆت دەزان ناسیۆنالیزمی عەرەبی بزنەوەی نەتەوایەتی عەرەبی لە هەر لە دوای سیچلەکانەوە بە دواوە هەمیان پرۆژەی ئەوەی کە بۆ یەکگرتنەوەی ئەو پارچانەی عەرەبیە کە پێیان وایە مەس ئیمپریالیزم ئەوەی کردیاوانێ بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل و هاتی لەوێندە دانیشتی دەبینی ئەو پرۆژەیە ینی ئەو دابەشکاریە لە چوارچێوەی بزوتنەوەی ناسیۆنالیزم عەرەبیشدا هەر هەمان شتە ئەو دابڕانە ئەو عەقلیەتە لێک جیاوازەی کە ناو وڵاتانی عەرەبی بۆیە دەبینی یەکێتیی عەرەبی مەحاڵە. بەهەرحاڵ ئێستا بابێنەوە سەر لە کوردستان ئەو ڕاستلەکانە ینی کە لە چەند جاری جیادا ڕوویدا بە تایبەتیش ئێستا ئەگەر تەمەشاکەی دوای ڕوخانی دوای ڕاپەڕین لە 1991 پاشانیش 2003 کە ڕژێمی سەدام ڕووخا بۆ یەکەم جارە ینی فرسەتێک لە کوردستانی باشوور کە دەڕەخسێ بۆ ئەوەی کورد بتوانێت دیسان بگەڕێتەوە سەر ئەو دابڕانە بۆ ئەوی بتوانێت ئەو برینە سارەشکاتەوە بۆ بتوانێت ئەو سنوورە فیزیکی و معنەویە کللتوری کە هەیە لە بینی بەشەکانی دیکە بەرەبەرە کای لۆ بکاتن ینی بناغی بۆ دابنێکە لە داهاتوودا ئەگەر بێت و کەواتە لە لایشەوە ئەو هەموو خەونە و ئەو حەسرەتە گەورە هەیە بۆ ڕزگاربوونی کوردستان و نەمانی ئەوە لە کۆ یادەوەری کوردیدا کە سایکسپیکۆ کوردی ئەو هەموو لەتە کردیە. بەڵام بە پێچوانەوە دەبینی کاتێکە بزنەوەی ینی حکوومەتی کوردستان لە باشوور جێگیر دەبێ بە شێوەیەکی زۆر بەرچاو پێش ینی باشتر زۆر چاکتر پێش لە بوونی حکوومەتێکی کوردی و لە بوونی دەسەڵاتێک لەو بەشەی کوردستان زیاتر لەسەر ئەو کللتورە کار دەکات. یعنی ئەو کللتوری دابەشکاری کللتوری سایکسپیکۆ یاخود پەیام و پرۆگرامی سایکسپیکۆ زیاتر زۆر بە شێوەیەکی بەردەستە لەسەر ڕۆحی کورد کار دەکات لە ناو بزوتنەوەی سیاسی و لە ناو خودی ئەو توێژەی ئەو کە دەسەڵات بەڕێوە دەبیان ئەو توێژە بە ئاگای کوردی هەر بۆیە دەبینی ئەو دابڕانە کە دەبێتە شتێک وەگوتمان سایکسپیکۆی ناوەچیان پاش سایکسپیکۆ لە دوای ئەوەی تر هەتا دەگاتە 1991 ئەو ئەمە دەزانیانی ئاگایی کوردی یان با بڵێن کورد بەو شێوەیە تەفسیری خۆی دەکرد کە ئەوە
لەلایەکەوە زلهێزەکانی ئەوروپایە پاشانی دەوڵەتی عێراق و تورکیا و ئێران و سووریایەکە وا دەکات کورد نەتوانی بابنە ڕوحێکی یەکگرت و هاوکاری لەبێوەنیا بەڵام دوای هەتوو یەک دەبینی بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش چیتر ئەو لە بەشێکی کوردستاندا ناو خودی بەزاد ڕاستیەکەی هەموو بەشەکانی کوردستانە چیتر ئەو بیرکردنەوە نامینێ زیاتر دەبێتە هۆی ئەوەی کە تەرکیز کێشەکان لەسەر کوردستانی باشوور بۆ لە بۆرەوەی لە 1996ەوە دوای ماوەی کوردیانی ڕاستیەکەی هەموو ئەو ململانەیە شەڕە خوێ ناوێکە لە بینی لە حیزبی کوردی شەڕ ناوخۆ بوو لە بینی پارتیوێشتی و هەموو حیزبەکانی کەش بەشدار بوو دەتوانین بڵێ کۆی ڕۆشنبیران و ئەکادمیش بەشدار بوو لەو ململانەیەکە بەردەوامی یاخود پەیڕەوکردنی کللتوری ساکس پیکۆیە کە دوای ساکسکۆی بۆ خۆی بەرهەمی دەینتەوە دوایەتی لێ دەکەوتەوە دوو ئیدارە لێ دەکەوتەوە باش هەمان پێت وانە کە هەمان درێژکردنەوەی سایکسپیانە بۆ مانایە کە ئەگەر ئەمە سنووری تورکیامان هەیە سنووری ئێران سنووری سایکسپیکۆ بەڵام دواتر هەمان عقلێت لە ناو خودی کوردە ئەم سنوورە درێژ دەبێتەوە سنوورێکی ناوخۆی لە دێگەڵی یانە بەشێک لە کوردستان بە جۆرێک لەژێر کارتێکگەری وڵاتی ئێراندا بەشەکەی دیکە لەژێر کارگەری وڵاتی تورکیادا یانە لە ڕاستیدا سایکسپیکۆ زیاتر دێتەوە لە ناو کوردستانە خودی باشووری کوردستانیش دەکاتەوە دوو پارچەی دیکە بە شێوازێکی دیکە هەروە کتومە دەگوتمان بۆیە زۆر جێسەنە گوتمان پێبستنەوە بە ئەحمەدی خانی کە کتومە تا ئێستاش ینی لەو کاتیەوە ئەوەکو بنەما بەڵام دوایە دەبینی لە ساکسپی گوتمان کە چۆن قانونی و دەستوری دادەڕێژرە و بە شێوەی زۆر بەرنامی بۆ ڕێژ بەڵام حینی یەک شتە تا ئێستاش ڕاستیەکەی ئەگەر تەمەشا بکە ینی بە تابێتی گوتمان لە بەرەوەی ئێمە قسە دەسە دەکەین لەسەر باشوور لە بەرەوەی دەسەڵاتی هەیە کە بوونی دەسەڵاتێکیش ینی واتە بزنەوەیشی نەتەوایەتی هێوانە ئەو بزنەوە نەتەواتە دوای خەباتێکی دوور و درێژ و قوربانی گەورە بۆ ئەوەی سەرپێکەوتووە بۆەوەی بتوانێت ئەو کۆستا یان ئەو دابشکاریە ئەو برینە گەورەیە فیزیکی و معنەویە پێکەوە بچێن یانێ و ئەرچی ویە ئەوانە بۆیە ئەمە قسە لەسەوەی دەکەین ینی بەسەنتەمان ئەوە ئەگەر ڕاست بێت مەشاکە بەشەکانی دیکەش ئەو ڕوحێتە هەیە بەڵام بۆ لە بەرەوەی بە زۆر لە جۆرەکان دەبینی دەتوانێت قسەی بەجیا بکەی مەسەن بۆنە بزوتنەوەی نەتەوایەتی لە ڕۆژهەڵات چۆنە لە باکوور چۆنە لە ڕۆژ ئاوا چۆنە جیاوازەکەی چیەوە ئەو جیاوازێ بۆ هەیە بەڵام مەسەن لە ماوەی ئەو 22 ساڵی باشووری کوردستاندا دەبینی ئەگەر بزنەوەیەکی باشە پێتوای کێشەکە چیکە کرد یعنی لێرەدا یانە بۆچی سایسپیکۆ جارێکی درێژ دەبێتەوە بۆ ناو خودی باشووری کوردستان پێت وانە یانە بەتایبەت عقلێتێکە ئێمە کورد پێمان وایە سایکسپیک لەم پێمان وایە ڕاستیکەش وایە سایکسپیک و وڵاتانی کۆلۆنیالیستی بڵین فەرەنسا و ئینگلیس نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دانا لە دوای شەڕی یەکەم وە لە ئاکامدا ئێران و بڵێم تورکیا سووریا عێراق دروست بوو ئەمە شتێکە کە لە ناو بڵین مەنتالیتی مرۆڤی کووردا کە هێزگەرێک لە دەرەوە کۆلۆنیالیستەکان ئەمپریالیستەکان ئەم نەخشانە داناوە ئێستاش پێی وایەکە دەبێ هێزێکی تر گەورەتر لە خۆیانە ئەو باوەڕ بەخۆ نەبوونەکە ئەم سنوورانە جارێکی دیکە هەڵگرێتەوە بۆ نمونە هەر لە 100 ساڵی سایکسپیکۆدا لە باشووری کوردستان کاتێ باز دەکرێت زۆرتر باسیەوە دەکرێت بۆ نمونە ئەمریکاش پێی وایە نازانم فلان دەوڵەت وا دەڵێ سایکسپیکۆ مانای نەماوە یانە ڕوانگەکان ڕوانگەیەکە لە باسی دەرە و باسی دەوڵەتان دەکرێت باسی ئەو هێزانە دەکرێت کە سایکسپیکۆ دەتوانن لابن بەڵام باسی ئیرادەیەکی ناوخۆی کولتوریەک ناکە کە ئەم سنوورانە بۆ خۆی بیڕەوێنێتەوە وتمان بۆیە دەمێ باسیەوەیکەن کە ئەو 100 ساڵە ینی ئەو پرۆسەدور درێژە مێژوویە ئەو دابشکاریە فیزیکیە دوای چۆن لە با بڵێن لە دەسەڵات ئەو دوای دەسەڵاتی ئەو ناوچەیە ئەو پەروەردە و دەسەڵات و سیاست و ئابووری و مێدیا و کللتور و هەتا دوایی کە چۆن توانیوێتی ڕاستیەکەی ئەو کوشتنی ئەو ئیرادەیە کە ئێمە چاوەڕوانی دەکەین کە دەبێت بزنەوەی نیشتیمانی ڕۆشنبیری جڤاچی لە کوردستان هەیبی ئەوەی کوشتیە توانیوێتی ئیش لەسەر ئەو نەریتە بکە کە چۆن بتوانانی جارێکی دیکە ئەو نەتەوەیە نەتوانی بێتەوە سەرپێی خۆی و بتوانێت ئەو ینی توانای هێزی ئەوەی نەبێ کە بتوانێت ئەو دوولایەنە فیزیکی و کللتوری جێبەجێ بکە هەر بۆیە گوتمانی چاوەڕوان گوتمان لەوە دەکەی لە ڕوو لە باشوور لەبەرەوەی ئەوە کانجێمە دەتوانێت داوا بکەن ینی مەسەن پرسیارەکەوەی بۆ نەتوانرایە بزنەوەی کوردی ڕۆشنبیری نازانچی لە باشوور پاش ئەو هەموو ئەوە پاش ئەو هەموو خەباتە هەموو قوربانیە
ئەو هەموو با بڵین کرانەوەی جیهان و ئەوم قسەکردن لەسەر سایکس پیکۆی بۆ هەتا ئێستا ئەوە پرسیارەکەەوەی ئەمە ناتوانین ینی جوابەکە ئاسانە هاوکاتیش بەڵام ڕازی کەریژنی بۆ ئەو ئیرادەیە دروست نەبووە ئەو ئیرادەیە چۆن دروست دەبێت کەنجێ کە زۆرینەی بزوتنەوەی زۆرینەی کۆمەلگای کوردی ئەوە شێ دروستی دەکات بزوتنەوەی ڕاستیەکەی ڕۆشنبیری کللتوری سیاسی واتە بە ماناشی دیکە جۆرێک لە ناسیۆنالیزم کەس دەکا خۆهوشیاریەک دروست دەکات لەسەر خۆی ئەو خۆهوشیاریەیە کە وا دەکا ئەو کۆمەلگایە زۆری نەکەی ئەگە زۆرینە نەبێ نابێ هەر وای لێ دەوەکو ئێستا ئەو وا دەکا کە ئەو زۆرینەی کۆمەلگایە بتوانێت خۆهوشیاری یان وشیاری خودی هەبی وشیاری تایبەتی ئێتیچی بەرپرسیارانە واتە بە ئاگایانەی لەسەر خۆی هەبێ کە چییە چی دەبێت چ بکە ئەرچی چییە و بۆ ئەوەی بتوانێت ئەو خەونە بهێنتەوە دی یان ئەو لە توپەتکردە کە لە ناو وادەوەری کۆیدا خەوتووە یاخود جێگرتی بناغی ڕەجیدا کوتایە چۆن بتوانین لە ناو ئەو کۆمەلگای نەکە تەنها لە باشوور بەڵکو لەوەکانی دیکەش بتوانانی وەرچەرخێنی و بتوانێت ئیش لەسەر ئەو ئیرادەیە بکە بەهۆی چی بەهۆی ئەو ئاگایە کۆ ئاگاییە کۆ هوشیاریەی خودیەی کە پێویستە کۆمەلگایکی ها لە توپەتکرا و هەیبی بەڵام ئەوە وتمانیانی هۆکاری ئەوەی کە ئەو کەڵەکەبوونی ئەو پەروەردەیە کە لە نەوتە سەردەستەکان و ناسیۆنالیزمی عەرەبی و تورکی و فارسی کردویان هەتا ئێستا لەسەر بستنەوەی کوردی و هاوکاتیش ئەو نەپسڕاندنی ئەو دابەشکاریەی سەفەوی و عوسمانیە هەتا ئێستا خۆی بەرهەم دەهێنتەوە و هەتا ئێستا هەر لەو کاتیەوە هەم سەفەوی هەم عوسمانی واتە هەم تورک و هەم فارس کە دوایە دەبێتە تورکیان لە عوسمانی آخر ئوخرەکانی هاوکاتیش لە فارسیش هەروالە کە چۆن هەتا ئێستا بە هەمان شێواز بە هەمان کەڵەکەی کەلتوری بە هەمان میتۆد با بڵێن بە هەمان تێگەیشتن لە عەقلیەت و ئەخلاقی کوردی لە وەتەرە ئەساسەکانی کە چۆن بتوانانی بەسەن لە هەمووی زیاترەوەیە کە ڕاستیەکەی تۆ ئەگەر تەماشا بکەی زۆر گرنگەوەی بزانێمە چونکەوە بزوتنەوەی هەموو نەتەوەکان و کۆمەلگایەکان کاتێککە لە بزوتنەوەی لە کۆمەلگای نەریتیەوە لە دابەشکاری و پچڕانیەوە لە وردە کەلتوریەوە دەبێتە کەلتورەشی یەکدەستە ئەوە بستنەوەیەکی ڕزگاری خوازانەیە نیشتیمانیەکەوا دەکات بەڵام چۆن ئەو دوو نەتەوەیە بە تایبەتی و هاوکاتیش عەرەبیش کە چۆن کار لەسەرەوەی کردێت کە چۆن ئەو پێکهاتەی کوردی ینی بوونی کوردی لە ڕووی ئابووری و سیاسی و کولتوریەوە کە نەبتە یەکدەست هەر بۆیە ئێستا ئەگەر تۆ تەماشا بکەیت دەبینی مەسەلەی زیندووبوونەوەی وردە کللتور لە و بە تایبەتیش هاوشانە لەگەر ئەو گلوبالیزم و جیهان گیری و خۆ دەزانی ینی نەمانی شۆڕش و نەمانی بەهای گەورە و هەتا ئامانجی گەورەوە تا دوای کە چۆن ئەو با بڵێن ئەو سەرمایەداری و کاڵا کە بازار دەبێت هەموو شتێک کە چۆن وای کردووە کە ئەو وردە کەلتور لە کوردستان بەردەوە گەورەتر بێتەوە هەر بۆ ئێستا ئەگەر تو کەس سەرنج لەوە نادا مەسەن کۆنفرانس دەکرێت لەسەر ساکس پیکۆ لە زانکۆی سلێمانیان لە مێدیاکانی کوردی باسی دەکەوت وەکو باز دەکەیت باسی ئەوەی دەکرێت کە ئێمە دەبێت چاومان لەوە بی ئەمریکا بێ ئەو سنوورەماندی سان دووبارە بەڵ وەشێنەوە لە بەرەوەی کورد قوربانی شەڕ دەکا لەگە داعش باش ئێستا حزبی کوردیانە بڵێن حزبی دەسەڵاتداری کوردی لە باشووری کوردستاندا ئەوە ڕوانگەکەیەتی یانە لە ڕاستیدا ڕوانگەی ئەوان ئەوەیە کە بەتایبەتی دوای شەڕی داعش و لە 2011 بە دواوە هەلومەرج بەو شێوە دەرەخسێ وڵاتانیش بۆ نمونە باسی ئیسرائیل باسی قەتەر باسی هەندێک وڵاتی دیگەش دەگرێت گوایە قەول و بەڵێنیان داوایانە لە ڕاستیدا ئێستاش لەسەر ئەو ڕێچکەیەیە کە دەوڵەتانی دیکە بێن ئەو سنوورانە کە پێشتر هەبوو هەڵی وەشێنەوە بەتای لانی کەم سنووری باشووری کوردستان بەڵام پارادۆکسێک لێرەدا هەیە ئەویشەوەی ڕاست بۆ نمونە ناسیۆنالیزمیان بڵێن داعشی ئیسلامیزمە گەر ئێمە بە جۆرێک ناوین ناسیۆنالیزمی عەرەبی سونەی لێ بنین ئەوانیش بە هەمان شێوە بۆ نمونە داعش بۆ خۆی بە فەرمی سایکس پیکۆی هەڵۆشاندەوە بۆیە بڵین دەوڵەتی خلافە ئیسلامی لە عێراق و سووریا ڕاست بڵین هەڵۆشانەوە ئەو سنوێ یان لێدا وەکو پارادۆکس هەم کوردێ وەکو بڵین ئەلیت و حزبی سیاسی دەڵێت دەوڵەتانی دیکە بێن سنوورەکەم بۆ هەڵۆشێنەوە داعشیش بۆ خۆی بڵین وەکو ئەگەر نوێنەرایەتی سونەی بڵین تونداژۆی لەسەر بنین بە هەمان شێوە ئێوە بەتایبەتی ئەو پارادۆکسە چۆن ئەبینن کە هاوکات هەم کورد و هەم سونەش خوازیاری هەڵۆشانەوەی سایکس پیکۆن هەندێک بەرداوین بۆ ئێمە ئەگەر تەماشای بکەین دوایە بەراورد دەکەین لە بینی ناسیۆنالیزمی عەرەبی کە خۆی بەردەست دەکاتەوە لە سونە زیاتر لە عێراق بەتەوە لە سووریا شەروا دەبینی هەنی هەر بیدایەت لەگەڵ دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق و سووریادا سونی
زیاتر مەسەن ئەو ناسیۆنالیزمێکی سونیە باشە لە سووریا عەلەویە بەڵام ئەوەی کە ئەگەر تۆزێک ئەوەی تەماشای کوردی ئەوەی کە دێ پێویستە ئەن دەبوایە کە بۆی ئەو کورد ئەو خۆ ئاگایی هەبی واز لەوەی بینێ دەرەوەی خۆی چونکە ئێستا تۆ ئەوە ئیرادەی نەتەوەیە ئەوە خۆهوشیاریە ئەوە ئیشکردنی بزنەوەی ڕۆشنبیری و سیاسی و با بڵێن کۆمەڵایەتی ئەو ئەکادیمی کوردیە کە بێ بتوانێت ئەو وردە کەلتور لە ناو با بێ کەلتورش یەکدەستی دۆزبی چکگە تو کەلتور یەکدەست دۆزنە بێ لە فۆرمەکەشیدا لە شێوە ڕواڵاتەکەشیدا وەکو ئێستا دەبینی ئەوە حکوومەتی ناوچەی دەبی وەکو ئیماراتەکان بە هەمان شێوە و تەمەشاش بکە ئەگەر تەمەشاکە هەمان چۆن گوتمانیانی ئیش ئەو بزنەوەی کوردی هەتا ئێستا نتوانێت داپسڕانێک دابڕانێک دروستکە لەوەی کە لە کللتوری عوسمانی و لە سەفەویدا هەبووە هەر هۆشیاری کوردی هەتا ئێستا وایە لەسەر عشیرەت ئیش دەکا دەبینی لەسەر حیزب دەکا کە ئەو حیزبە لەوێ لەسەر سنووری تورکیا مینتالیتێتی عقلیەت و کللتوری خێڵ بەڕێوە کۆمەڵە خێڵ لە ناو خۆی کۆ دەکاتەوە لەو لایەش لە سلێمانی لە دێگەڵەوە بەدواوە ڕاستیەکەی کللتورێکی تاریکراوی وردە کللتوری کۆمەڵە وردە کللتوری کە تۆزێک لێ پێکەوە دەگونجێ کەسێکە نێزیکایەتیکە لە سەفەویە ئەوجا بۆ ئەوەی بۆی ئەمە لەوەی حەسم بین کورد ئەگەر وایە ئێستا لە 100 ساڵەدا دەبا لە جیاتی ئەوی باسی چاوەڕوانی ئەمریکا و نازم ئەوروپا و ئینگلیستان و ئەولا بکات بۆ ئەوی ئەو سنوورەی بۆ هەڵوەشێن تۆ دووبارە دەوڵەتی بۆ دروست بکە دەوایە قسە لەسەر خۆی بکە ئەو باسمان کرد لەسەر چۆن دروستکردنی ئەو خۆهوشیاریە لەسەر ئەو ئیدارە گشتیە لەسەر ئەوەی چۆن هەتا ئێستا لە ماوەی 100 ساڵدا بزوتنەوەی کوردی نەیتوانێت وردە کللتورانە نەتوانە ئەو دابڕانە لە کۆی یادوەری خۆی یاخود لەو دابشکاریە فیزیکی و معنەوی کللتوری خۆی دروستی بۆ کردێ و دابرێن چۆن بۆ نەیتوانە بێ ئیش لەسەوەی بکە ئەوجە بەڵام لە ئێوە دەبینین مەسەن بەهۆی سەردەستی بوونی دەسەڵات و بزوتنەوەی خۆ دەزانی بوونی دەوڵەتی یەکەم بنەمای دەوڵەتانی عەرەبی وەکو ناسیۆنالیزم وەکو کللتور وەکو باڵادەستی هاوکاتیش بوونی هێزێکی زیاتر ئیرادەی زیاتر لە ناو دەتوانین بڵێن ناسیۆنالیزمی سنی عەرەبیدا کە 30 ساڵ حکمی کردیە ئەوە هەیە ینی پشتینەیەکی هەیە معنەوییان کە ئێمە دەزانین مەسەن لە عێراقدا سەدام ماوەیەکی زۆر قیادەی هەموو دەوڵەتانی عەرەبی دەکرد یعنی کەس لە دەوڵەت عەرەبیەکان هەمویان پێیان بە سوێدن ناوچیە کرانەوەی بەوا بە نازانم دەرگای نێتەوەی ئایەشێتی عەرەبیە و هەتا دوای ئەوە کاریگەری لەسەر کۆئاگایی سنی کردووە و کاتیش هەمان شتی لە سووریاش هەمان ئەو عزوی بەعسەیە بۆیە دوای ئەوەی پرۆژەی ئەلمانیەتی ناسیۆنالیزمی عەرەبی دەتوانین بکە لە سەدام و عزوی بەعس و لە ئەسەددا بەردەست دەبێتەوە فەشەل دەینی بۆ بە هەڵهێنانی بەدەستهێنانی ئەو خەونە ناسیۆنالیزمی عەرەبی یاخود ئەو پێک یەکگرتنەوەیە ئەو دارستە بێەوەکە ئەوش پشتینەیەکی هەیە خۆزانی مەسان کللتورێکی هەیە ئەزمونەشی گەورەی هەیە کەسی خلافاتی ئیسلامیە ئەو خلافاتی ئەوە خۆی دەتوانانی خۆی بەرهەم بێنەوە لە خۆی یادوەری لە ئیرهۆ خۆهوشیاری ئەو شارێکەمە بازەکەن لە نەتەوەی عەرەبدا بەڵام ئەوە کێشەکە لەوەدایە ئەو جۆرە ناسیۆنالیزمە نوێ بە ناوی دینێک کە خەلفیەتێک و پاشخانێک و با گروندێکی دوور و درێژی هەیە لە کۆیادوەری عەرەبیدا لە سنیدا دەتوانێت ئەو خەونەی ئەوەیە لەو شەڕێمەسە لەو ململانەیدان بەڵام ئەوان توانیان بە جۆرە جۆرەکان ئەو سنوورەی بینی بەتایبەتی توانیتان ئێستا بە جۆرە جۆرەکە ڕاستیەکەی کۆمەڵ وڵاتی عەرەبی ئەگەر زۆفیزیکیش نەبێ بەڵام ڕووی فەنتازیەوە توانیان ئەوە بکەن ینی جۆرێک لەو خلافەت و لەو ئەو پچڕانەی کە سنووری وڵاتەکانیان بۆ داگیرکردنی کۆلۆنیالیزمەوان بیبسن مەسەن ئەوان بزنەوانێ لە تۆ دەبینی مەسەن لە یەمەن لە ئوردن وایە لە عێراق لە سووریا ئێستا مەسەن مەساحەیەکی گەوران کە ئەوە عەمەلیەن لە ڕووی عەمەلیەوە چەند ساڵێکە ئەو سنوورەی بینی سووریاویان دابڕاندەوە نیە نەهێشتەوە بەڵام کورد بۆ نەیتوانێت هەر بەهۆی ئەوەوە کە ڕاستیەکەی کورد هەم وە گوتمان لە دوای ئەو لە پاش 100 ساڵ و یاخود لەوە زیاتر لە سەدەی 16ەوە ئەگەر واتە مەشا بکەین لە دوای شەرسەدا هەتا ئێستا ئیماراتە کوردیەکان نەیتوانێت توش ینی خاوەن گوتارێکی ئەو تۆ بێ کە بتوانێت ئەو جەستە لە توپەتە لە ناو وابرین فیزیکی و کللتوری کورد ئیشی لەسەر بکە ئاگایی ئەوەی نەبوو خۆی شارێکی ئەوەی نەبوو هاوکاتیش لە دوای بیستەکان بە دواوانی و دوای ئەوەی کە حکومەتی ئەو وڵاتە نوێیانی عێراق وانە دروست دەکرێت بستنەوەی کوردی نەیتوانێت ئەو کارە بکە ینی هۆشیاری نەبووە هەمیشە چاوی لە دەرەوە خۆی بووە ئەو چاو لە دەرەوە بۆ چاوەڕێ بووە ڕووداوێک ڕووداوەکە ئەوەی
مەسەن ئێستا ڕووشی دا بەڵام چونکە هەتا ئێستا بۆی ئاگان نەبوو ئەگە تۆ خۆ ئیرادت نەبێ ئیرادەی خۆیچیت نەبێ ناوەچێت نەبی کە بتوانین لە ناوە خۆدا ئەو ساکسپیکۆی فڕێدە یەکەم جا هەوڵە شوێنیەوە کە خۆی بوویتە کللتور و بوویتە ئەزمون و بوویتە عقلیەت مەسەن چۆن مەسەن ئێستا دەبایە بۆ نمونە دوای شەڕی واواتە مەشاکەن دوای شەڕی داعش دەبواە مەسەن ئەوە ببێتە ئەزمونێک کە ئەوە بۆ ناسۆنال یان بۆ بستنەوەی کوردی بۆ چزوام ئیلیتی توێژی کوردی کە چۆن داعش ینی توانێت لە وەکو نوێنەرایەتێک لە بزوتنەوەی نیشتیمانی عەرەبی دەتۆ جۆر لە جۆرەکان توانێت ئەو ساکسپۆی هەڵوەشێنەوە بەو جۆرەی کە بە ئیرادە وایە بە ئیرادە توانێت ئەو منتیقانە هەمووی چۆن کۆنتترۆل بکات چۆن جار بدا بۆی بتوان ئەو ناوچە گەورەیە داگیر بکە بەڵام باشە دەبواە ئەو با هەڵتەکاندنێک ڕاستلەکاندنێک لە ناو بەلایکی میەوە مەسەن حکووتمان لەبەرەوەی پێگەیەکی هەیە لە نێو دەوڵەتی لە عێراق لە کوردستانی باشوور بەلایکی میەوە دەبایە سنووری بینی دێگەڵە و باوتەوە بکەم سبینی بەری دێگەڵە و بینی ئەوە کۆتایی پێبینی بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەجۆستا تەماشاکرد بۆ سنوور نهێشتنی سنووری بینی سەمالکە و بینی خاپور و بینی ڕۆژاوە کە زۆر زمینێکی لەباری بۆی بتوانانی بەلایکی بۆ شەق لەو سنووری هەڵ بدەیت کە 100 ساڵە دروستکرا ئەوە دەبا زانکۆ کۆنفرانسەکان پرۆژەی بۆ ئەوە هەبایە قسەکردین لەسەر ئەوە هەبایە بەرنامەی هەبایە و ئەو کاتیش کاری و کردەی هەبوایە کۆنفرانس کاتێ تەنها قسە دەکرێت نەبێتە دەستور نەبێتە قانون نەبێتە ئاگایی نەبێتە بزوتنەوە نەبێتە بەرنامە بۆ بزوتنەوەی سیاسی نیشتیمانی ئەو کاتە معنایەکی نابینێت لە ڕاستیدا کە دەتوانین بڵین کاریگەری سایکسپیکۆ ئەوەندە لەسەر مەنتالیتی مرۆڤی کورد بەتایبەتی ئێلیت و حیزبی کوردی ئەوەندە زۆرەکە ئەگەر لە بیرت بێت لە هاتنی داعشدا بۆ ناوخاکی عێراق باسیەوە دەکرا ئاها دەوڵەتی کوردی دروست دەبێت لەبەرەوەی خودی داعش بڵین سایکسپیکۆی هەڵوەشاندۆتەوە سنووری نێوان سووریا و عێراقی نەهێشتووە و تەنانەت بەر لەوە نەوت بوو نەوت دەچێت نەوت بڵین دەوڵەتێک دروست دەگەیان ئەو عقلیەتەی کە هەمووی لەسەر ئەساسی ئەوەی کە لەسەرەوەڕا شتێک هەبێت و بێت سایکسپیکۆ هەڵوەشێنێتەوە بەڵام بەرحاڵ ئێمە باسی کارتێگەری سایکسپیکۆمان کرد لەسەر مرۆڤی کورد و بە جۆرێکی لەسەر بڵین وڵاتانی عێراق و سووریا بەشی عەرەبیەکەی بەڵام هاوکات دەزانین سایکسپیکۆ لە وەکو سنووری فیزیکی تورکایەک و ئێرانێکیش هەیەە دوو دەوڵەتی دیکە و لە ڕاستیشدا ئەگەر لەوە دەست پێ بکەین بۆ نمونە ڕێزەرۆژلان باسی ئەوە دەکات کە سایکسپیکۆ هاتنی دەوڵەتنەتەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لەو وەیشومە و بەڵا گەورانەیە کە ملەتانی نەتەنیا کورد ملەتانی تریش تووشی بوون لەبەر لە ڕاستیدا ئێمە وەکو کورد کە باسی سایکسپیکۆ دەکەین لەبەرەوەی کوردستان دابش کراوە بەڵام هاوکات سایکسپیکۆ بووەتە هۆی پێکێنانی دەوڵەتانێکی دیکەش کە ڕەنگە ملەتی ئەو دەوڵەتانش بەو شێوەیە لەو چوارچێوەی داوا نەبن بەڵام بە هەر حاڵ ئەو گرفتەی کە بڵێن سایکسپیکۆ بۆ ملەتی دیکەیت پێکێناوە بۆ نمونە لە ئێراندا بۆ نمونە لە ئەڵبەتە ئێران مێژوویەکی زۆر دوورتری لە سایکسپیکۆ هەیە بەڵام بەرحاڵ لە سایکسپیکۆدا بە جۆرێک سنووری ئێران چەسپایانەوەی کە بە بەشی کوردستانی باشوورەکەیەوە بەڵام بەرحاڵ تۆ پێت وایە کارتێگەری سایکسپیکۆ لەسەر خودی وڵاتی وەکو تورکیا و ئێران چیە چون ئێستا کورد تەنها لەگەڵ خۆی بەرەو ڕوونیە کە سنوورێکی بۆ دانراوە لە چوارچەوەی دەوڵەتی تورکیادایە بەڵام خودی چوارچەوەی دەوڵەتی تورکیا ملەتێکی تری لەو لای ناسیۆنالیزمێکی تری تورکی دروست کردووە کە بە هیچ جۆرە کورد قبول ناکات یانمە بەس لێرەدا ئەوەیە کە سایکسپیکۆ تەنها پەیوەندی بە کوردەوە نیە بۆ میلەتانەی دیکەشەوە هەیە کە کورد بەسەریاندا دابەش کراوە هەروەی کە تۆ ئامەرج کرد بەڕێز ئەوزەلان باسی کردەوە شتێکی پێویستی بە تێڕامان هەیە چی لەوەی کە کۆلۆنیالیزم کە هادە و کاری کرد ئەو بەڵا چییە ینی دەبێت تەماشاکەین کە یەکەم شت مێژووی دوور و درێژی داگیرکاری کۆلۆنیالیزمی ئەوروپی ئێوە زان لەسەر بەرژەوەندی ئابووریە بەشێکی هەرە زۆری داستەڵات و پایەیە هەر ئەوە شەوای کردوایە ئەو لە ڕۆژاوە وەکوزانانی نووسن بزوتنەوەی ناسیۆنالیزم کە بەهۆی ئەو بڕوابوون بە عەقڵ و بە زانست و واو کاتیش ئەو خولیای داگیرکاری و خولیای تەنینەوە و کەشفکردن و تاڵانکردنی بەرژەوەندی هەموو سەروەت و سامانی کللتوری نەتەوەکانی دەرەوەی کە ئەوانە ڕاستیکە لە دۆخێکی باوەتوانین بڵین بێ نەتەوایەتی دەژیانانی لە چوارچێوەی دیاریکرا و کۆمەلگایکی سەرەتایی بوونەوەوانە کەوانە هاتن لە دوای ئەو دابەشکاریەوە بۆ ئەوەی بتوان ئەو نەخشە دووبارە جارێکی دیکەکەەوە کۆلۆنیالیزمی نوێیە خۆزانیانی دوای سایکسپیکۆ
دروستکردنی دەوڵەتی عێراق دەوڵەتی سووریا دەوڵەتی ئێران هەتا دوایە ئەوە کۆلۆنیالیزمی نوێیە بە زۆر لە جۆرەکان پێشتر ڕاستەوخۆ بوو کە بەریتانیا و فەڕەنسا و لەولا رووسیا و هاوکات هەر ئەو خۆزانی ینی وڵاتەکانی تر ئەوانە بۆ خۆیان دابەشیان کرد بۆی چۆن بتوانن ئەو خێرات و سەروەت و سامانە وڵاتانە بۆ خۆیان دابش بکەن ببن یەک ڕاستەوە خۆدایان برد. بەڵام دوایە تەمەشا دەدوانە خۆ درا ساکس پیکۆوە و ساکس و پیکۆ کەوانە دراسیان کرد کە بتوان چۆن بتوانن ئەو حساسیەت و ئەو کللتور و زمان و با بڵێن پاشخانی ئەو نەتەوانە چۆن هاتنەوەیان دابش کرد ئەو وڵاتیان کرد کە دابشیان کرد بەهۆی با بڵێن دەبین تەمەشا دەکەی کە هەمووی ئەو لە وەختیدا کە سەرڕی جیهانی یەکەم ئەوزانی مەسەن نازیزم و فاشیزم زۆر بەهێزەوە نیە لە وەختا ئەو جی ناسیۆنالیزمی ئەوروپای ئەوزانی مەسەن ئەو کاتیش ئەو گواستنەوەی بەردەوامبوونی و عەقڵی داگیرکاری و پاوان خوازی و دەسەڵات و هەیمەنەتی لەسەر جیهان کە لەو دوو بزوتنەوە ناسیۆنالیزم کە فاشیزم و نازیمە کۆ دەبێتەوە ئەوانە لەگەر ئیمپریالیزم دێن داهێنن دێن بەهۆی ئیشکردنی ئیمپریالیزم خودی خۆی هاوکاتیش بەهۆی هاندانی خودی نوێنەرایەتی و دەسەڵاتی بەریتانی و فەڕەنسی دێن لەسەر ئەو وەتارانە کار دەکەن و هاوکاتیش ئەوانە جاردن بۆی چۆن بتوانن عوسمانی بڕوخێن وانە بۆی چۆن بتوانن پاشان ئەو سنوورە دابش بکەن و چۆن ئەو خێر و بێراتەی کە نەفتاوانە زانانی ئەو شێوە حساسیانە مەسەن لە بینی دەریای سپیە کە چۆن بتوانە ئەو دوجار ئەو وڵاتانە ئەو نەتەوانێک ئەوانە دابش بکەن ئەو حکومەتان دروست بکەن کە چۆن حکومەتانە بتوان هەمان بەردەوامی ئەو سەرەت و سامانی بۆ خۆیان بدەن بەخشێوان کە ئەوان دەسەڵاتیان تدابینێتەوە مەسلحەتیان تدابینێتەوە تا دوای هەر بۆیە دەبینی بەڵای لە شێو لە ڕوانگەی عەرەبی و فارسی و تورکیەوە تەمەشاکەی بەڵای ینی ساکس پیکۆ ئەو پرۆژەی ئیمپریالیزم و دابشکاری و ناسیۆنالیزمی کە لەگە خۆی هێنا کەمتر نییە لە بەڵای کوردی ڕاستیەکەی هەر بۆیە دەبینێت ئێستا تەمەشاکە کورد عەرەب لە محنەتێکی لە مێردەزمێشی یادەوەری خۆیان دەژێ و دابڕکاری زۆریان باشان هەتا ئێستا حکومەتی دکتاتۆری دەجال و پیا و کوژ و مرۆڤ کوژیان هەیە ئەو کات ئێرانشی دەبینی هەمیشە لە شەڕدا لەگەر لە دوو ڕووێکی ینی گەمەکردندا لایەک بەشێکی چەند ساڵ دەبێت ئەوروپی و کۆمەلگایەکی فاسد و ساختەی دروست دەکات و کاتیش جمهوری ئیسلامی دێ دیسان پێشی لە ناو بازرگانی و لە ناو بەرژەوەندی دەرەوەیە و کاتیش دەبینی حکومەتێکی فاسد و مێردەزمێ شەڕێکی گەورەی هەیە لەگەر سنە دەبینی ئەو شەڕە هەمیشە بەردەوامە تورکیا دەبینی کە دوای ئەو هەموو 80 ساڵە لە ئەتاتۆرک و ئەو فاشیزمەی و نازیسمەی هاوکاتیش ئەو ناسیۆنالیزمە کوێرەی کەس دەکات کۆمەڵە ئەوە محنەتێک و یاخود سەرشۆڕێک و ڕاستی کارەساتێکی گەورەی لە ناو کۆمەلگای تورکیا گەر تەمەشای بکەوە لە دەرەوە بەبێ ئەوەی کە ئەگەوانی کە سەرمەز نەبووینە بە ناسیۆنالیزمی تورکی کە لە ناوبردننی هەموو ئەرمەنی و ئەو هەموو سەرکەس و ئەو منێتەوە کورد و ئەو شەڕە خوێناویە کە لە ماوەی ئەو هەشتا چەند ساڵە هەتا ئێستا لە تورکیا نەبڕایتەوە هەر بۆی ئێستاش مەسەن دوای ئیسلامیش دێ کە ئۆردوگان نوێنەراتی دەوێت بکە خۆی بکاتە خەلیفە دەبینێ هەمان ڕۆڵ دەجێڕتەوە وەکو تادو هەمان ڕۆلی عوسمانی دەجێڕتەوە تێکەڵاو دەکات بە تورکیا بەڵام نە ئەو کۆمەلگایانە بە خۆیان با بڵێن سەخام گیر و ئارام دەبن خۆیان وەکو مرۆڤ و هاوکاتیش وەکو هاو نیشتیمانی و دڵنیایی ئاشتی دەژین لەسەر ئەو وڵاتانی خۆیان کە گوایە وڵاتی نەتەوایەتیان هەیە و نا لەگە جیرانەکانیشیان شەڕی بینی ململانەی بینی تورک لەگەر عەرەب کۆتایی هەر نایە لەگەر فارس لەگەر کە بۆ شێوە کۆتایی نایە هەر بۆیە ڕاستیەکەی محنەتی ئەوانە ئەو دابڕکاریەی کللتوریەی کە ساکس پیکۆ واتۆ بەهای ئەوروپی بە زۆر لایەنە هەرە بەدەکەی کە نازیزم و فاشیزمە هینایەتی بۆ ڕۆژاوە بۆ ڕۆژهەڵات و ئەو لەسەر ئەو بنەمایش ئەو وڵاتانەی پێکەنا و ناسیۆنالیزمە بنەمای ئەو دەوڵەت و ئایدۆلۆجیا و دەوڵەتانی لەسەر ئەو فاشیزم و نازیمەی دروست کرد ئەوەیە کە ئێستا ئەمە دەبینین لە ناو چ دۆزەخێکیدایە ئەو کۆمەلگایانە ئێستا تەمەشا دەکەن ینی کۆمەلگای ئێستا دەبینی دوونێ ینی لە عێراق ئەو تەقینەوەیە ئاکامی ئەو مینتالیت و عەقڵەیە کە ڕاستیەکەی دوای ساکس پیکۆیە دێ ئەو ناسیۆنالیزمەیە ئەو خەون مێردەزمەیە کە دەیەوێت مەسا ئەو سنوورە بڕتەوە ئەو کاتیش ئەوە چی کردیە سنەی کردە دژی شیعە بە جۆرێکی ئایدۆلۆجیا ئەو کات لەگە ئێران دوای چۆن لەگە تورکیا لەگە سعودیای هەتا دوای بۆیە ڕاستیەکەی ئەوەی کە تەشخیصکردنی پێناسەکردنیانی دیاریکردنی ئەوەی کە ساکس پیکۆ دوای دروستکردنی ئەو
سنوورانە یان ئەو وڵاتانە نوێیان لەسەر ئایدۆلۆژیای فاشیزم و نازیزم کە ئەوروپا ڕۆژئاوا بە دیاریکردن فەڕەنسا و بەریتانیا ئەنگلیز بە دیاریکردن لەو ناوچەی دروستی کردیا هەتا ئێستا ئەوەی کە ئێمە باس دەکەن لەسەر کورد کاریگەری هەیە کە ناتوانانی یەکگرتو بێتەوە کە ناتوانانی خۆهوشیاری هەبێ کە ناتوانێت ئەو سنوورانەی کە چۆن سنووری لە دەرەوە ڕا سنووری هینایتە ناوە خۆی ناوەچی و ئەو کاتش هەمیشە واشی لێکردێ کە چاو لە دەربی دەبێ ئیرادەی دەرەوە بێ دیسان دووبارە دابەشی کاتۆ باشە ئەوە بکەین دوا پرسیار کە هەندرێن چەند خولەکێک ماوە باسی ئێمە کارتێکەری سایکسپیکۆمان کرد لەسەر مرۆڤی کورد لەسەر بیرکردنەوەی کورد و لەسەر کەسایەتی کورد لە ڕاستیدا سایکسپیکۆ دوای 100 ساڵ هێشتا لە بڵین کەسایەتی کووردا هەیە بۆیە سایکسپیکۆ ناوخۆکان هەیە بۆیە دێگەڵە هەیە بۆیە سێماڵەکە هەیە بۆیە سنوورەکانی دیکەش هەیە و لە ڕاستیدا ئەم جۆرە ئەم سایکسپیکۆ دوای کردووە کە ئێستاش ئێمە بە عقڵەتی سایکسپیکۆ یان مامەڵاکەین ئەوەی کە بۆ نمونە فەرەنسا و ئینگلیس بڵین سایکسپیکۆیان دروستکە فەرەنسا و ئینگلیسیش ئەمڕۆ بێن سایکسپیکۆمان بۆ لابن یانە خێر بەو عقڵیەتەوە کە لە ڕاستیدا جۆرێک تێڕوانینی ئێلیتی سیاسی ئەوەی کە لە زانستی سیاسیا بێڵەن هێز و دەسەڵاتە کە جارێکی دیکە بڵین سایکسپیکۆت بۆ هەڵوەشێنێتەوە ئەو ڕوانگە کۆمەڵناسیەی کە لە ژێرەوەی کە جەنابەت باسیەکەیت وشیاری نەتەوەی یا وشیاریەکی گشتی کولتوری لە ناو خەڵکیدا نییە بۆیەش کە ئیرادەکەیە دروست نابێت ئێوە ئەوە وەکو دوا پرسیار کە کێشە ئێمە ئایا ئەو ڕوانینە چۆن لەسەرەوە لا ببین بۆ ئەوەی کە ڕوانینێکی کۆمەڵناسانە و لە ژێرەوە خەڵکی لە ژێرەوە ئەو ئیرادەی خۆ ژیانی ئازاد و خۆیە بێنێتەوە بۆ خۆی ئێوە زۆر سادەیە تەماشا بکەین ئەگەر ئەو وتمانیان ئێستا ئەمە لە دۆخێکدا دەژین بەرامبەر و واقعی کە ئێستا دەبینین ئاژا و شلەژانێکی گەورە لەو ناوچەیە هەیە کە کورد قەدوا بوو ینی نازانم من لە مێژوو پێشتردا ڕەنگە من نەژینە بەڵام لەوە دەچێ ئەگەرتوان تەماشا بکە کورد قەدوا بوو هەڵ نەکەوتو کە بتوانێت ئەو سنوورانە ئەو کولتورە دا بچڕکاوە وردە کولتورانە پێکەوە کۆ بکاتەوە سنووران پێ بەلای کەمێ بتوانی ئەو مێردەزمەی کە لە خۆی یادەوەریدا هەیە بە زۆر لە جۆرەکان کاری لەسەر بکە و ساڕێژی بکە بە چ دەکرێەوە ئەوە ڕاستەکەی بە بزوتنەوەیکی یەک پارچەیی پێکەوە مەسەن واتە بزوتنەوەیکی ڕۆشنبیری بەوانای لەگەر بزوتنەوەی تێکەڵاو ئیرادەیەک دروستبی هێزێک دروستبی لە باشوور لە باکوور لە ڕۆژهەڵات بە هەموو بەشکان کوردکە لەسەر بیرکردنەوەیەکی نوێ لەسەر نیشتیمانێک لەسەر پێکەوە گرێدان و ئیشکردن و ساڕێژکردن و گەورەکردن و فراژان و نەشونماکردنی ئەو کولتوری پێکەوە ژیانە ئەو کە لایەنی مرۆڤایەتی کە لایەنی تایبەتمەندی چاکەی ڕووناکایی ڕۆشنایی کوردی تێدا هەیە جیاواز لەو مێژووە ئەزمونەی کە لە زاکیرەی کۆزاری عوسمانیەوە بگراتە دەگاتە ئەتا تۆرکی هاوکاتیش لەسەر زاکیرەی ئەو کۆزاکری تایبەتمەندی کللتوری عەرەبیەکە لەسەر قەتل و عامی شەڕی خوێناوی لە مێژینەی سنی و شیعەدا هەیە هاوکاتیش کللتورێکی وشکی و تونە ڕۆی باسی نازیزمی فاشیزمیدا لەولایە لەسەر کللتوری ئیمپراتۆریەتی فارسی و سەفەوی کە دوای شا دوای ئیسلامی شیعیدا هەیە کە زۆرێک لە مێردەزمەی هەیە لە بەرامبەر بووتە کابوسێک لێ لە بەرامبەر سنی و کە با بڵێن خەون بە گەڕانەوەی مەهدی و هاوکاتیش بۆ شێوێزانێ کورد لەو ناوەندەی دەتوانێت بگەڕێتەوە سەر ئەو کولتورە هەیەی کە جیاوازەکەی چییە ئەوە بە ئیرادە دەبی ئەوە بە ڕاستلەکان دەبی ئەوە بەچی دەبی بە توێژێکی با بڵێن کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئەکادیمی دەبێت کە بێتوانێت لەسەر ئەو کارە کۆنفرانسێک دەکات دەبێت چۆن بتوانانی چۆن قسە لەسەر ئەوەی بکە کە ئەو کللتورە دابڕکارە چۆن چارەسەر بکە بە چۆن بتوانێت لە دۆخێکی ئەو هادا هەموو گوتم ئێستا بە سادەی بڵێن ئەگەر بێت و ئیرادەیەکی ناوەچی هەبایە ئەگەر بێت و کورد تێگەشت باە لەو زاکرەی خۆی مێژوی خۆی و ئەو کۆهوشیارەی هەبوایە حیز لەوە ئاسانترمە ئێستا کورد دەیتوانی حیز ئەو مێردەزمێک لە خۆی کۆمەڵە سەفسەتەتی هەیە کە پێی وایە ئەمریکا و سعودیا و تورکیا دەوڵەتی کوردی دروست دەکا بۆ ماڵەکی بۆ دروست دەکات فەرموو ئێستا کورد دەیتوانی زۆر باسانی بۆ خۆی ئەو ئیرادەی هەبووە بەلای کەمی ڕۆژاوا و باشووری تێکەڵاو دەکرد و هیچ سنوورێک لە بینی کەس قسەی دەکرد لەسەر بارەوە ئەوە بەس دەکرات بەسەن بۆ کۆنفرانس و سەفسەتانە دەکرا کە ئێستا هیچ خۆزانانی هیچ ئاکامێکی نییە قسانە لە مێدیا ئەوە بەس دەکرێت بێ کە توانای ئەوەی هەبێ
خۆشیارێک دروست بکە و بە پرۆژە و بە کاری بەردەوام ئەو کاری بەردەوامە ببێتە چی ببێتە قانون و ببێتە کار لە ناوچی بزوتنەوەی سیاسی ئەو دوو بەشە بەدەوە لای کمیەوە و کاتیش کورد زۆر ئاسان دەیتوانی یارمەتی باکوور بدە لە پشتەوە دا یارمەتی ڕۆژهەڵات بدە کە لەبەرەوەی ئەو وڵاتانە هەمیان لە قەیراندا مەسەن قەت تورکیا وها بەرباد نەبووە لە دوای ناودەوە ئێران قەت وها بەرباد نەبووە لەو ناوەی تۆ مەسەن ناتەوێت ینی دەورەوە و ئەوروپا و ئەمریکا پشتگیریت بکە و باشە ئێستا هەموو کە زانی مەسەن هەوڵە داوە دیارە ینی مەسەن دەی لە ناو کۆ بەڕێی گشتی جیهانیدا کە کورد شەڕ دەکا لەگە داعش کۆمەلگایەکە دەکرێت سێکولاربی یان مەدەنیبی دەکرێت ئاشتی خوازبی دیموکرات بێ لەگەڵ تاریکستانێک شەڕ دەکا باشە ئەوە چ دەبێت ئەوە وا دەکا کە تۆ کار بکەیت بۆ ئەوەی بتوانانی ئەو کاتە تۆ شتێک تاقی بکەوە مەسەن ئەو سنوورێ لە بین لە جیاتیەوەی ئەو شەڕەسەقەی لە بینی سێماڵکە و لە بینی برایم خەلیل هەیە نازام لەگەر ئەوە هەیە لەولا لەگەرەوە هەیە ئەو کات بەلایکمی لە وڵاتێک چکۆتوی سنوورێک نییە ئێستا دەوڵەتێکی نە سووریا هەیە نە عێراق هەیە نە تورکیا دەتوانانی بۆ هاو ئاسایش کە ئەوروپا هاو کۆکە ینی کێشەیە تو بەڵام تۆ دەبێ بیکەی ئەوە بەو پێم وایە بەو شێوەی دەکرێت کە ئیرادەیەکی ناوەچیە ئەو ئیرادە ناوچە بتوانانی هۆشیارێکی بگشتی هۆشەچی ناوەچی دروست بکە بەگشتی ئەو وردە کللتورە دابڕێن زۆر سپاس بۆ تۆ بەڕێز هەندرێن شاعیر و ڕخنەگەر و مامۆستای زانکۆ لە باشووری کوردستان سپاس دەکەین بەڵێ بینەرانی هێژاز بەنامەی گەلی ئازادی ئەم جارە تەرخان کرابوو بۆ باس لە ئەو دیوی سایکس پیکۆ کە لە سەدەمین ساڵیدا کەمتر باسکرا لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتەنەوە.